وسط بقى ليه رطبة بتجلس جلسة لو وحكومي ومن بتايبەتی تر پیرۆزبایەمێک بۆ ئەو پەرسانە بەڕێزانی کە لە بەشە جیاوازەکانی ئێمە کار دەکەن سوپاس عادەتەن کاری پەرستانی کارێکی زۆر پیرۆزە تەڵبیەتکردنی ئایەتی خۆی پەروەردگارە جێبەجێکردنی دیار بەندیکردنی پا عەلەیهی سەڵات وەسەلام بۆ کارێکی مرۆڤانەی کە بەبێ ڕەچاوکردنی نەمەرکەز و دین و پێکەوە کارەکەن بتوانین خزمەتێکی ناوەڕیمان پێشتر بە هاوڵیشتمانیان کۆمان ناوشارەمان کردبێت لە هەموو کۆمەڵگەکەمان جارێکی تر هەموو لایەکان پیرۆز بێت بۆ ئەوانیش لە چارەژێکی نەڕی خۆیان ئەمڕۆ تەڵەبەی پەیمانگای تەکنیکی چەند سەماڵن لێرە جارێکی تر بەخێر بێت لە هێوش پیرۆز بێت ئینشەڵڵا هەموو لایەکمان تەندروست باشەوی یاخۆ موفەقی لە کاری لە ناو ئەم دەست دامەزراوانیە دۆزینەوەی دەرفەتێک بۆ یشێکی بۆ خۆتی تاقی زۆر کرد لە ڕاستیە یعنی ئەتوانێت تا خزمەتی خەڵکەکەی بە بەردەوامی شەو ڕۆژ هەڵدێ بەس کاتێک بدۆزیتەوە خزمەتی خۆتی تیا بکەی ئەوتانێ و کارمەندەمان یەکسەر دەربانیەکەن کە بڵێت وەرن بۆی کە نەخۆشی بڵێت بەناوی خی بەخشەدەی مێرەبان دیارە ئەمڕۆ 12/5 ڕۆژی جیهانی پەرستارانە لە هەموو دنیا و ئێمەش وەکو کۆمەڵگەی پزیشکی بەخشین مەراسیمێکی خنجیلانەمان بۆ ساز کردوون و بم بۆنەوە پیرۆزبایی خۆمان لە تەواوی پەرستارانی دنیا دەکەین و بەتایبەتی و پەرستارە بەڕێزانی کە لەگەڵمانە کار دەکەن بەڕاستی کاری پەرستاری کارێکی مرۆڤ دۆستیە و کارێک هەمیشە پەیوەندی نێوان نەخۆشە لەگەڵ پزیشکان ڕێگەخات و وەکو کادرێکی وەسەطی لە هەموو ناوەندە تەندروستەکانە شوێندەسیان دیارە و ماندوونێکی زۆریان هەیە و ئێمە سوپاسی ماندووبوونیانەکەین ماندووبوونیان بەرز دەنرخێنین و دەکەین هەموو لایەکیان تەندروست باز و لەرساهم بەناوی خۆم و سەرجەم پەرستارانی جیهانەوە هاوپیشەکانمەوە پیرۆزبایی ڕۆژی بەرسامون لە سەرجەم هاوڕێکانمەکەن بە تایبەتی کۆمەڵگەی پزیشکی بەخشین پیشەکەمان پیرۆزە خزمەت بە هاوڵاتیان دەکەین بەلایەنێکی جستی و ڕۆحیەوە و بێ جیاوازی لە هەموو چین و توێژەکان ئاوکاریان ئێمە ڕۆژانە کە دێنە سەر کارەکانمان هەست بە ماندووبوون نەکەین بەڵام چونکە خزمەت بە هاوڵاتیان نەکەین کە ئەڕێنەوە هیچ هەست بە ماندووبوون ناکەین ئێمە وەکو خوێندکارانی پەیمانگای تەکنیکی چەند چەماڵ ئەمڕۆ خۆشحاڵ بوون کە بەشداریمان کرد لە ئەم مەراسیمەی پیرۆزکردنی ڕۆژی جیهانی پەرستاران لەگەڵ کۆمەڵگەی بەخشیندا و هیوادارم ئەوانەی لەم بەشەدا دەخوێنن و بەتەمای ئەم بەشەن و تەواویان کردووە و هیوادارم بە سەربەرزی و بە پیرۆزی ئیشەکانی خۆیان بکەن. ئێمە بڕۆکو خوێندکارانی پەیمانگای تەکنیکی چەمچەماڵ لە بەشی پەرستاری خۆراغی دووەم هەستین بە ئامادەکردنی چەند نامەلکێک دەربارەی ژەهراویبوونی خۆراک کە هۆشداری بدەین بە خەڵکی دەربارەی ژەهراویبوونی خۆراک کە دوور بن لەم نەخۆشیە. ئێمە ئەمڕۆ بەشداریمان کرد لەم سمینارەی کۆمەڵگەی پزیشکی بەخشینە ڕۆژی پەرستارانە زۆر خۆشحاڵ بووین لەگەڵ بەڕێزانەیە کە هەستا ئامادەکردنی ئەم سمینارە و هیوادارم لەم ڕۆژەدا هەموو ئەو پەرستارانی کە لەم بەشەدا دەخوێنن و ئەوانەی کە لە داهاتووە بن بە پەرستار و ئەو کەسانی کە حەز دەکەن بێنە ئەم بەشە بتوانن خزمەتێکی گەورە بە هاونیشتیمانیان بکەن و دڵسۆز بن لە کارەکەیان.